لەگەڵ ڕووخان ڕژیمی پێشووی عێراقی و دروست لە سەردەمی حاکمی عێراق پۆل برێمەر سوپای عێراقی هەڵوەشاوە و لەگەڵ ئەوەشدا یاسای بە زۆرەملێکردنی سەربازی لە عێراقدا هەڵوەشایەوە. لە ئێستادا لێژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق گەنگەشەی ئەوە دەکەن دووبارە ئەو یاسایە بستە بواری جێبەجێکردندا و لەگەڵ ئەوەشدا بەپێی ئەو یاسایە ئەوەیە کە ئەو کەسانی کە پلەی خوێندەواریان نییە یاخود بڕوانامەیان نییە 2 ساڵ سەربازی دەیانگرێتەوە سەربازی زۆرەملێ و ئەو کەسانێک کە بڕوانامەی ئامادەیان هەیە ساڵێک تا ساڵ و نیوەکە و ئەو کەسانەشی کە دەرچووی پەیماوە و زانکۆکانن بۆ ماوەی 6 مانگە و خاوەنی بڕوانامەی ماستەر و دکتۆراش 3 مانگ تاکو 2 مانگەوە لەگەڵ ئەوەشدا ڕەپارەی چاوەکو مانگانە پێدرێت. زاران دەیانوێت ئەگەر عسکەری تا عسکەریەکی نان بە پیاو پێویست بکاتن ئێمە هەموو کورد هەموو تاکەچی کورد خۆبەخشە لە بۆ خاک و نیشتیمانی خۆی. بەخوا زۆر شەهید بووینە بەستە بالیان گرت نەخۆ ژیانی خۆ بەسەر بەرن گوناح. بەخۆی ئێمە ئەگەر پێویست بکاتن پێویستیمان بە حکوومەتی عێراق نییە بڕیارمەنەسە بداتن. ئێمە گە لە بیرتان لە 2014 شەڕی داعشمان هەبوو هەموو گەلی کورد هەستا بۆ پێ بە خۆبەخشی دیفاعی لە خاک و کوردستان دەکرد. ئێمە مستعدین وەکو گەنجێک ئەگەر حکوومەتی هەرێم پێمان برێ عسکەری بپۆشن ئێمە مستعدین پێشمەرگە کەواتە هەموو شتێک ئێمە تاریخین پێشمەرگە ئەو ساڵانێکە خزمەتی خاک و نیشتیمانی کوردستان دەکات. من ئەم بڕیارەی پەرلەمانم زۆر پێ باشە هیوادارم لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت. کاتێ من تەمەنم 18 ساڵ بوو بۆم نەبوو لە متەوەستەیا بخوێنم بۆ نەمونە ناوەندیا بخوێن کەواتە من تەمەنەکەم ئەوەیە بچم لە خزمەتی سەربازی بکەم. دەبووە زووتر ئەم بڕیارە جێبەجێ لەبەرەوەی لە هەموو وڵاتان تۆ گەر یاسایەک و قانونێک و پەرلەمانێک دەبێ کۆمەڵ شتێ بە یاسا بکرێ. ئەی بۆ سەربازیکردن یاسایەک نەبێت لە پەرلەمانە لە وڵاتەیە ینی بەڕاستی ئیسام وڵاتە هەر بۆیتە وڵاتی میلشیا هەر کەسێک حزبێک شخصێک غەڵەسێک کۆمەڵە چەکداری هەیە ینی بەڕاستی ئەمە لە هیچ قانونێک و وڵاتێکە بە تایبەتی بۆ عێراق زۆر کارە ساتە. با نەکوژێن پێناوی حکومەت سری خەر کردیە هەتا ئەستەکە دەیلی گەنجەکانی دەکەن هیچ نمایە ژیان نمایەکە بالیان گەڕ لە خوان ژیانی خۆ بەڕێوە بن هیچ کارژن بینن. ئەوە قرارێکی زۆر باشە بەجددی ینی ئەزانی چۆنا زاران دەیانوێت ئەگەر عسکەری تا عسکەریەکی نان بە پیاو کە چوویە عسکەری فێر بێ ئەو جارێک قەدری دایک و بابە دەزانی قەدری پارەی دەزانی قەدری هەموو کەس دەزانی گەر بکری بەڵام نەک فەرق و جودایی کوڕی فەقیری دیسا بە کوژ بدرێ و سەجێکی کوڕە دەوڵەمەند و مەسئولی ژنا یعنی ئەگەر عام بی زۆر شتێکی چاکە.